من تحدای چەندین مامۆستای ئاینیەکەم مزگەوتەکانتان تەسلیم بکەن 4 هەفتە وتاری تیا ئەدەم ئەوەی کە خوا و پێغەمبەر ئەمر ئەکا ئەگەر لە بەریتانیاش جێم بووەوە بەم قورئانە جێم ناگێتەوە 4 هەفتە ئەگەر من باسی پەلکە زێڕینە بۆ ئێوە بکەم بزا کانسڵ مزگەوتەکەدا ئەخایان بۆیە بۆ مسلمان ساحەکە هێندە بچووک بووەتەوە قەسەم بەخوا ڕۆژی ئەوەیە نەفسی نەفسیە وەکو پێغەمبەران چۆن لە قیامەتا ئێڵێ کاتێک کە ئێمە باسی ماڵ و مناڵەکەین ئەویش بەوەی کە 2 مانگە تقریبا 65 ڕۆژە لە بەریتانیام حەز ئەکەم بزانن ئەگەر ئێمە لە کوردستان ژیانمان لە ژێر خەتەرا بێ دینمان لە ژێر خەتەرا بێ عەقیدە و بیر و باوەڕمان لە ژێر خەتەرا بێ بۆ بەلا ڕێبردنی کۆمەڵێن نیقاشی لاوەکی کە هەندێک خەڵک لەبەرەوەی ئیسفادەی لێکن بۆ دیفاعکردن لە عەقیدەی باتڵی خۆیان دینەکەی ئێمە بەلا ڕێیابەرن ئێوە ماڵ و مناڵتان لە ژێر خەتەرایە لە وڵاتە خۆشەویستە ئەوە بۆیە باسی ماڵ و مناڵیش ئەکەم بۆیە زانایان ئەفەرمون 3 خاڵ زۆر گرنگە ئینسانی مسلمان بەرامبەر ماڵ و مناڵی خۆی بیکا یەکەم العنایة بهم لأنهم يولدون على الفطرة ئەبێ زۆر ئاگداری مناڵەکەت بی چووکەم لەسەر فطرەتی ئیسلام و لە ناو ماڵێکی مسلمانە لەدایک بووە ئەوە خاڵی یەکەم بەرەنگاربوونەوەی تووە بۆ مناڵەکانت کە بیکەی و دووەم خاڵ بث روح الإيمان وتوحيد الله تبارك وتعالى في قلوبهم خۆشەویستی ئیمان بخەیتە دڵیانەوە لەسەر تەوحید ماڵ و مناڵت پەروەردە بکەی لەسەر ناسینی ئەڵڵا وردبوونەوە لەو معانیانەی کەوەها لوقمانی حەکیم کە سوورەتێک بەناوێتی لە قورئان یەکەم ئیشێک کە کوڕەکەی فێرەکە چی فێڵێ ئەڵێ کوڕم شەهادەی بەرز بێنە خوای گەورە وەسیەتی بۆ من و تۆ چییە ولا تموتن إلا وأنتم مسلمون یا ڕەبی کوڕەکەی من هیچ کاتێ بە دکتۆر نەبێ بڵێن دکتۆر فڵان کەس کوڕی مامۆستا عادیل یا ئەڵڵا تەماتە فرۆشێ بێ لە چەمچەماڵا بەڵام بچێتە بەهەشت خوای گەورە وەسیەتی بۆ من و ماڵ و مناڵم ئەوەیە ولا تموتن إلا وأنتم مسلمون با کوڕەکەی من پرۆفیسۆر بێ ئەگەر گومڕابوو چی قیمەتی هەیە با گەورەترین بزنسمان بێ لە بێرمیگام ئەگەر زەکاتی ماڵەکەی نەدا ئەگەر ڕیبای خوارد حرامی پێیا کرد چی قیمەتی هەیە ئەو ماڵە ئێمە ئەڵڵا وەسیەتی پێمان کردووە بە مسلمانەتی بگەڕێینەوە لقمان كاتي كركي نصيحتك أفرمي يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم يا كم شد روحي توحيد وإيمان خات ضلي من على كيو إمد روجانا 8 ساعات لشاشتي بيانيوه بس سياري آخر موديلي خمان كش جوان وكر جوانا كمان تسليم بمكتب أكين هتاحت شواري إوارا نازانين چي فير أكري من شو متى السرداني زور ما على كردي بريس كسايتي من على كان يعني بكردي فصيح قصاء كان زۆرم دڵ پێخۆش بوو هەتا چوومەتە ماڵی خەڵک کوڕەکەی محامیە یعنی پارێزەرە بە زمانی ئێوە سۆلیسیتەرە لۆیەرە خواردنی داناوت ماشەڵڵا گەنجی وتێتی مامۆستا من محامیم وتومە خوایە سوپاس بۆت و لە بەریتانیا لە ماڵێ نانە خۆم باوکی ئەوەندە هەیمەنێ هەیە بەسەر ئەم کوڕۆ ناندا ئەنا بەڵام ئەمە ئەزانی چییە قەسەم بەخوا لە 100 لە پەنجەی دەست تێ ناپەڕێ چوومەتە ماڵی وا کوڕەکەی لاڵە تەمەنی 15 ساڵە بأن واو ويو أو أقسم لقلاك بابا أيكوا نالي أيكوا محوي أيكوا شعري كردي تو كركت تسليمي چی کردووە عزیزەکەم کچەکە تسلیمی چی کردووە خۆشەویستان ئەمە خەفەتی ناخی منە بۆ ئێوەی مسلمان والله ئەگەر ماڵ و مناڵمان لەسەر خواناسی و لەسەر دین پەروەردە نەکەین دڵنیابە زەرێکی گەوراکەن خۆشەویستان ئەگەر ئەم لایە تۆزێت چۆڵە یەک تۆزێ مەجال دەن ئینشاڵڵا دوای هەرچی چۆنە بێ بۆ نوێژەکە مەجالێکە بێ خێرتانەگا جێ براکانتان بکەنەوە تفسحوا بۆیە خۆشەویستان دوور نەکەوینەوە لە مەوزوعەکە ئێمەی مسلمان لەسەرمانە ئاگامان لە ماڵ و مناڵمان بێ ئاگامان لە بوونیەی ئەو کەسانە بێ کە لە ژێر دەستی ئێمەیان كلكم راع وكلكم مسؤول عن رعيته خوای گەورە لە ڕۆژی قیامەتا لە تۆ ناپرسێ ڕەنج ڕۆڤەرەکە 2022 بوو یاخود مارسیدس ئێس کلاسەکە 2023 بوو یاخود لە چی کۆڕنەیەکە لە بێرمیگام دوکانتە بوو مەطعەمەکە چەندێ قەڵەباڵغ بوو لەوە لێت ناپرسێ لێت ئەپرسێ ئەو ماڵ و مناڵەت چی کرد بۆیان چیت بۆیان پەیا کرد ئایا حەڵاڵت بۆیان پەیا کرد یا حرام فێری تەوحیدیانت کرد یان بەڕەڵات کرد و نانتدا ئەگەر هەر قەزێ نان خواردن بێ خۆشەویستان ئەوانەی کە لە دارستانەکانان لە ئەمەزۆن زۆر بە جوانی لە ئێمە مناڵەکانیان زیاتر بەخێوەکەن ئێوە نەتان بینەوە لە ناشناڵ جیۆگرافیک کاتێک کە ئاسکێک لەگەڵ بەچکەکەیاتە دێ ئەچێتە بەردەم پڵنگەکە بۆی بیخوا بەس بۆی بەچکەکەی ڕاکە قەسەم بەخوا ئەو ئاسکە گەلێ لە ئێمە بەڕەحمترە بەرامبەر مناڵەکەی خۆی ئێمە مناڵەکەمان بەرەو دۆزەخ بڕۆ حەقمان بەسەرەوە نییە
وەک مامۆسایە بۆی گێڕامەوتی کوڕێکم هەبوو یعنی برایەک بۆی گێڕابووتی حەزتمە کرد 15 ساڵ 16 ساڵ تەمەنێتی جاجاری شەبێ بە سەراتێکی تێکەین لەبەرەوەی مۆزوعەکە لە بەریتانیا با دوور نەکەینەوە وتی داینا وتی کوڕم یعنی وتی ئەمزانی گەنجە و چۆن بڵێ ها حەدی بلوغێتی و لە ئێستا بەدواوە ڕەنگە تووشی گێڵفرێن بێت تووشی شتی خراپ بێ پەرژینی قایم بێ لە ڕووتان وتی ویستم لەو لاوە بۆی بڕۆم نازانم ئەو لای لە من کردووە وتم کوڕم ئەڵێ چی باسی خەتەری زینام بۆی کرد و خەتەری ئەوەم بۆی کرد و هاوسەرگیری چەندێت باشە و ئەوە تا من و دایک و ئەوە وتی باسی ئەو فەرمودەم بۆی کرد گەنجە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئیزنم دە زینا بکەم پەرژینی قایم بێ لە ڕووتان فەرمێ بۆ دایکت پێت خۆشە ئەڵێ وتم کوڕم زینا ئەوەندە قێزەونە پێت خۆشە بۆ دایکت جاوتی داد ask my mom کوڕەوتیتم هەسەبانە دەمە ناو دەمتا تێگەی خۆشەویستان ئەمە ئەو پەروەردەیە کە لە هەشتی بەیانی و مناڵەکە تەسلیمی سکوڵ ئەەکەی تێگەی چکەم بۆ ئەوەی لەلا نۆرمەلایز کراوە that's her right that's his right that's his opportunity ئاوا ئەژی نابێ خۆشەویستەکەم فبۆیە ئێمە یەکەم شت ئەبێ ڕوحی ئیمان و ئیسلام و تەوحید بکەینە قورجی مناڵەکانمانە فێریان بکەین قەسەمەن بالله 100 ساڵی تر تۆ لێرە بی لە نازناوی پاکی کە زیاترت پێ نادرێ ئەوە با پێت بڵێم نە بە ئینگلیز ئەبی و نە بە بەریتانیە بیت چکەم بۆ ئەمە سیستمێکی سەرمایەداری ئێستا تۆ لە وڵاتەی و من تەحەدای چەندین مامۆستای ئاینیەکەم مزگەوتەکانتان تەسلیم بکەن 4 هەفتە وتاری تیا ئەدەم ئەوەی کە خوا و پێغەمبەر ئەمر ئەکا ئەگەر لە بەریتانیاش جێم بووەوە بەم قورئانە جێم نابێتەوە 4 هەفتە ئەگەر من باسی پەلکە زێڕینە بۆ ئێوە بکەم بزا کانسڵ مزگەوتەکە داخایان بۆیە بۆ مسلمان ساحەکە هێندە بچووک بووەتەوە قەسەم بەخوا ڕۆژی ئەوەیە نەفسی نەفسیە وەکو پێغەمبەران چۆن لە قیامەتە ئەیڵێن خۆشەویستان من ناڵێم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێ وتی خەڵکی تیا چووە یان خۆی تیا ئەچێ یان ئێوە لە ناویان بەرێ بەڵام ئەمە واقعی ژیانە ئەبێ واقع بین ئەو ڕوحیەتە زندووکەرەوە لە مناڵەکەتە کە لە سێم خاڵە ئەفەرمێ تربیتهم على حب الله ومراقبته في حياتهم مناڵەکەت لەسەر خۆشەویستی خوا پەروەردە بکە کاتێک کە ئەچیتەوە بۆ کوردستان مناڵ ڕەزیلی لە مەسروفاتە مەکە هەر وەک چۆن لێرە ڕەزیلی ناکەی مناڵەکەت بەرە بۆ عەمرە مناڵەکەت بەرە بۆ مەکە شوێنی مەهدی ئیسلامی پێنیشاندە ئەوەندە مناڵەکانمان خۆی کریستیانۆ ڕۆناڵدۆ و کۆمەڵێشتی لاوەکی کە گەیشتۆتە ماڵی ئێمەی بانخواز و داعیەکان فەکەیفە بە ئێوەی داماو پێویستە مناڵەکەت لەسەر ئیسلام گۆشکەی هەوڵی لەگەڵ بدە خۆشەویستەکەم